ابدا ما همي دمين بخير وخوشي بن تماشاوان نجا جاردن بناوا برنامج خبرنامه مایک خلی بخیر بن پاک و پاکجیا و آسیا خدمت گزاری جین گشتیارین هرم کردستانه و ناو نشان بابت ایروی برنامه مایک خلکه به گمان هرم کردستانی دوره کی جهاتی جر و جنگه کی پاکجو جهاتی هيا و گلک جهن گشت و گزارین گلک دل رفین و گلک خوشنه گلو هیان ها اب جهن گشت و گزاری تا چند هات نسخ بیر کرن تا چند هات نپاراستن او خلک سردانا وان جهن گشت و گزاری کت او خلک تا چند هزو بر پرسرته کرین لب پاقش را گرتن وان جهن گشت و گزاری و تا چند وان جهن گشت و گزاری خدمت گزاری باوی که باش پیشکشی گشتیاران کرنه شن پاکو خوینی و آستی خدمت گزاری شونه گشتیارکانی هرم اما ناو نشانی بابت امروی برنامه مایک خلک بینرکان ایواتوان لسلام بابت دوی ام ناوبره بشه که راست و خو بجداری بکن و سرنجکانی خودتان نشان بدن چواره ایوین جارێکی سلااوان لەبێ شوێنە گەشتیاریەکان و پاک و خاوینی و ئاسی خزمەتگوزاری لە کوردستاندا زۆر شوێنی گەشت و گوزاری تێدایە تا چەند ئەم شێدانە خزمەت دەکرێن لە ئێستای جیهاندا ئەو وڵاتانە کە خەوەنژینگەیەکی پاک و جوانن زۆر گرنگی بە پێشخستنی شوێنی گەشت و گوزاریەکان دەدەن ئایا لە هەرێمەکەماندا کە هەرێمێکی زۆر هەڵکەوتەوە بۆ بەرە تا چەند گرنگی بەو شوێنە گەشتە گوزاریەکان بە شێوەیەکی گشتی درراوە گەشتیارەکان تا چەند ئەرکیان لەسەر شانە بۆ جوان و بە پاکی ڕاگررتنی شوێنە گەشتیارەکان لایەنە پەیوەندیدارەکان کە وەزارەتێکی تایبەت لە چەرچەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە بەنای وەزارەتی گەشت و گوزاری ئەم وەزارەتە تا چەند تانویەتی لە ئێستی پێویست دەبێت بۆ پەرەپێدان و گەشەپێدانی وەزارەتە شوێنە گەشت و گوزاریەکان بەڵێ لەسەر ئەم بابەتە ئێواتوانن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی کەناڵی NRT هەروە لەسەر تۆری کومەڵاتی facebook.com/نالیا TV سەرنجەکانی خۆتان ڕابگەن ئێمەش لێرە لە خزمەتتانین بۆ وەرگرتنی بچوونەکانتان بەڵێ یەکەم پەیوەندیمان ڕەوەند لە شاری سلێمانی محەممەد هەر لە شاری سلێمانی کاک ڕەوەند ێوارەت باش ێوارە باشا کاکاریان چاوە ماچەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێکم سپاس کاک محەممەد توش بەخێر بێت کاکاریان کاکراوان لە تۆ دەست پێکەین لە ئێستادا هەرێمی کوردستان بە تایبەتی لە مەرجەیە کە خەل بێژگە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوچەکانی تری عێراقتانەت لە وڵاتانی هاوسێش خەریک سەردانی شوێنە گەشت و گوزاریەکانەکە ئەم شوێنە گەشت و گوزاریانە تا چەند هەڵکەوتونە بۆ پێشوازیکردن لەم خەڵکە بەڵێ وەڵاهی کاکاریان شوێنە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان بەڕاستی شوێنێکی خۆشە بەڕاستی هەرێمی کوردستان بە تایبەتی شوێنێکی دڵکراوە بەڵام بەداخەوە هەم هاوڵاتیان هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو پەرەی پێ نایە پەرەیکی وایە نەیە بە شوێنە گەشت و گوزارەکانمان چونکە شوێنی گەشت و گوزاریش چۆن ئێمە وەکو عێراق نەوتمان هەیە شوێنی گەشت و گوزاریش بە هەمان شێوە سەرمایە بۆ هەموو وڵاتێک بەڵام ئێمە تاکو ێستا نەمانزانیوە بە باشی ئەو سەرمایە بەکاربێنین و هەروەها لە هەمان کاتیشە ئێمە وەکو هەرێمی کوردستان وزارەتی گەشت و گوزارمان نییە چونکە وزارەتی گەشت و گوزار و شارەوانی کراوە بە یەک وزارەتی گەشت و گوزار پێویستە سەربەخۆ بێت لەبەر ئەوە شتێکی تایبەتە بۆ هەرێم چی لەلایەنی اقتصادیوە بگرە چی لەلایەنی پاکوخاوێنی شێوانێ وڵاتەکانی دەرەوە کاکاریان وڵاتەکانی دەرەوە تۆ سەردانی وڵاتەکانی دەرەوە کە برادێک پێ ڕاگەاندم هەموو بڵین شوێنی ئەو شوێنانە کە دانرێ بۆ پیس بۆ خڵی شوێنی بتڵ جیایە شوێنی پلاستیک جیایە شوێنی شوشە جیایە شوێنی هەموو شتەکان جیایە ئێمە لە هەرێمی کوردستان شلە و برنج و بەتڵ و شوشە و هەموو شتەکان تێکەڵی یەکترەکەین بەڵێ کاکراوان دەگەر بمێنیتەوە لەگەڵمان کاک محەممەد ئێمە بە شێوەیەکی گشتی باسی شوێنە گەشتیاریەکان دەکەین هەم خاوەنی ئەو شوێنانە چه لایەنە حکوومیەکان بن چ لایەنە کەرتی تایبەت بن هەم ئەو خەڵکانەی کە سەردانی ئەم شوێنە ناکەن کە بێگومە سەردانکردنی ئەم شوێنانەش بوو بەسەربردننی کاتێکی خۆشە ئایا تا چەند ئەرکی هەم سەر شانی گەشتیار هەم سەر شانی خاوەن شوێنەکەی بۆی پاک و خاوێنی بپارێزێ بۆی زیاتر دڵڕەفێنتر بێ بەڵێ بەڵێ ڕاستیەوەی هەگاریان پێویستە هەم لەسەر هاوڵاتی هەم لەسەر حکوومەتیشکەوە بتوانێت پاکوخاوێنی شوێنە گشتەکان ڕاگرێت چکە شوێنە گشتەکان وەکو کاکراون وتی شوێنێکی پیرۆزە شوێنێکی تابڵی دڵکەش و بەڕاستی شوێنێکەکەوا شانازی هەرێمەکەمانە بۆیە پێویستە هەم لەسەر حکوومەت هەم لەسەر هاوڵاتیش هەم لەسەر کەتی تایبەت لولایەنی پەیوەندیداریشکەوە بتوانین ئێمە پێکەوە بەیەک لایەن ناکرێت پێویستە پێکەوە بتوانین پاکوخاوێنی ڕابرین هەوڵ بین شوێنەکان پیس نەکەین بەڕاستی لە
لەلایەن هەم حکوومەت و هەم هاوڵاتیشەوە کەم تەرخەمیەکی زۆر ئەکرێ بەرامبەر شوێنە گەشتەکانمان ئەمە زۆر بێئومێد گەلانی تر بێئومێد دەکات لە ئێمە. بەڵێ کاک محەممەد ئەفو کاک ڕەوەند لە ئێستادا کە بێژگە لە هاوڵاتیان یاریمی کوردستان خەڵکێکی دیکەش لە ناوچەکانی تری عێراق و لە دەوروبەر سەردانی هەرێمی کوردستان ئەگەن بوو بەسەرکردنەوەی شوێنە گەشتیارەکان بەسەربردننی کاتێکی خۆش تا چەند هەرێمی کوردستان تەنوویەتی بیر لەوە بکەن میکانیزمێکی گونجاو داپڕێژێ بۆی ئەو خەڵکە دێت پێشوازی لێ بکە لە ڕووی موتێل لە ڕووی دابینکردنی ئوتێل و شوێنی مانەوەشە. واللهی کاکە کارگیانەوەی ڕاستی بێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر 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 لەو بارەوە کە جەنابە دەڵی کەم تەرخەمە لەبەرەوە تۆ فەرموو جەنابە سەردانێکی شارۆچکەی شەقڵاوە بکە خەڵکی وا هەیە ماڵەکەی خۆی ئەیە بکرێ بۆ خەڵکانی هاتن ئەوانەی کە هێنە هەرێمی کوردستان بۆ گەشت و گوزار هاتنە هەرێمی کوردستان ماڵەکانی خۆیان هێن بکرێ پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی تۆکمە بە شێوەیەکی ڕێکوپێک چی مۆتێل بگرا چی شوێنی گەشت و گوزاری بکە بە ئەو کەسانی کە هێن هەرێمی کوردستانەوەوانێت لەبەر ئەوە من پێشتر وتم هەرێمی کوردستان چی لەلایەنی نەوتۆ پێویستی بە اقتصادی لەسەر نەوتە بە هەمان شێوەش اقتصادێکی تایبەتی لەسەر گەشت و گوزار. بەڵێ کاک محەممەد لە ئێستای جیهاندا ئەو وڵاتانەی بە تایبەتی ژینگەیەکی گونجاویان هەیە بۆ دروستکردنی شوێنی گەشت و گوزاری زۆر گرنگی پێدەن لەبەرەوە لە بواری گەشت و گوزاری بەرهەمێکی زۆر دێتە دەستیان لە هەرێمی کوردستان خۆشبەختانە شوێنی زۆر گونجاویە وەکو هاوینە هەواری دوکان هاوینە هەواری سولاف و بێخمە و گەلێک شوێنی تر پێویستە چی بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان چ میکانیزمێک چ پلانێکە بێت بۆیە ئەم شوێنانە گەشە پێ بدە کە ئەمەشە بنە سەرچاوی داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان. بەڵێ کاکەگەیان پێویستە پێش هەموو شتێکە حکوومەت بتوانێت پلانێدانێکەوە هەموو لایەک جێبەجێ کات هەم لایەنی حکوومەت هەم لایەنی هاوڵاتی بەوەی کەوا بتوانێت بەرنامەیەکی وا دابڕژێتەوە هاوڵاتی فێری ئەوە بێت بە هیچ شێوەیەک خۆڵ و خاشاک فرێنەیە لایەنی کەم تەرخەم بەخۆی دابچێتەوە بتوانێت ئەو کەم تەرخەمیانێکەوە تێدا کردووە کەم تەرخەمی گیانەیەڵێت و ئیشەکەی بە پاک و خاوێنی بکات. بەڵێ کاکی ڕەوەند لە شاری سلێمانی کاک محەممەد هەر لە شاری سلێمانی سوپاس پێیاندەکانتان ئێوارتان باش زیاد لە باژارێ چاخۆ کاک زیاد ئێوار باش چاوانی برا باشی زۆر سپاس کای کاروان لە هەولێرەوە توش بەخێر بیت سەروان لە هەولێرەوە بەخێر بیت کاک زیاد ئەم ژتە دەست پێ دەکەین باژارێ زاخۆ کۆ ئەو خاوەنی خودیە ژینگەیەکی باشە خابیرێ زاخۆ گەلو هەیەچاندێ و پرادەڵار هەیە لەوەر هەیەچاندێ خزمەتە ڤانجێت گەشتیاریات کێکردن بۆی بە ئەوەیەکی جوان ڕێکوپێک پێشازیل گەشتیارم کرد و خەڵک تێدا دەمێکی خۆش بسەر ببێت. باوەرکە کاکە یعنی تشمل پترزانێ هیچ خزمەتێک بوو زاخ و ناوەدەکردنێ خابیر هەیە یعنی گەلێک جهدیە نازی بوو داوامەجاکەم شرانش هەیە شکەفتا بهێری هەیە یعنی بێگا بێش شرانش و شکەفتا بهێری یەک کورسی نینە ڕین و خارێ یەک کورسی نینە هیچ بەلای کە دیگەلمە ببینی کاک سەرمان لە هەولێرەوە لە هەولێر باس لەوە کرێ کە هەولێر لەم دوایە پێشکەوتنێکی زۆری بەخۆوە بینیەوە بە تایبەتی کردنەوەی زۆر شوێنی گەشت و گوزاری زۆر شوێنی تایبەت بۆ بەکات بەسەربردن ئەم شوێنانە تا چەند توانوێتی خزمەتی هەولێر بک بۆی خەڵکی ئەم شارە و خەڵکی دەوروبەر بتوانێت کاتێکی خۆشتیا بەسەر بە بەڵێ بەڵێ وڵای ئێمە بەخۆ لە سیدەکانە لە دەڤەری سۆران بەخۆ دەزانەی گەشت و گوزارشی باشی لێ وەکو جوندیان بێخاڵ و ئەو شوێنانە لە سیدەکان جێ گای زۆر خۆی بەڵام هێستا بەداخەوە سیدەکە گەشت و گوزار شوێنشی وەی بۆ ئەوە نەکراوە کە خەڵک ڕووی تێ بکە بەڵام لە سومەتەکەی سۆران حکومەت شتی باشی کردی لەوێن بەڵام هاوڵاتی ئەبی بەرپرسیار لەو شوێنانە دەبین ئێستا بڕۆ سەدانی شوێنانە بکە باوەڕکە هەمووی خاشاک و هەموو شەو ئەو شتانە فرادەن زۆر پیسە باوەڕکە بێز نایەتی بچێن دەرێ کاتە. بەڵێ کاک زیاد پرا دەڵال پراکێ مێژوویە یەکێش ئەوان جهێن دیرروکیە گەلێ کوردستانێک و هەیە ناژێک گەل شانازی پێ دەکە گەلو ئەف پرە هەیانها چەند ساغبێریەوەی هاتیەکردن و چەند ئەف پرە بووە جەیەک و خەڵک بکار بە بشێوەیەکی باش قەستاوی بکە بێژم کاکە بەری تقریبا 200 ساڵا هاتە چێکردنێ هەتا vêgavê çi xizmetguzarî nekirine têda yani alemek serab dide tiştekê asawariye alem tê qesat kir bes tên bînin bedaxewa nevek wî navê wê ye çûye derkete navê vêgavê dinya hemiyê derkete bes hiç xizmetguzariyek bû nehate kirinê
راسه بلای حکومتی و می تمامه حکومتی و پشت نداره بس خلکی و زاخوش پشت نشیشه و تشت و از داخواسیش مثلا حکومتش کمول همی کسی که مثلا وەک ماڵە خۆ پارێزن. بەڵێ کاک سەروانگەرە لەزا خۆش کاک زیاد باس لەوە کاکە خەڵکیش کەمتر خەمە لە پاراستنی ئەم ژینگەی ئەم شوێنانەکە لە کاتێک ئەم شوێنانەوە دروست کراوە کە خەڵک استیفادە لێ بکە بۆ بەسەربردننی کاتێکی خۆش پێویستە خەڵک چی هەستێکە بێ چ ئیرادەیەکە بێ بۆی ئەویش هاوکار بێ بە پاکڕایگرتنی ئەم شوێنانە. بەڵێ بێگومان ئەبی خەڵکیش هەر کەس لەلایە خۆ تاک لەلایە خۆ ئەتوانی پاکخواوێنێ بپارێزی چکە ئێمە دەبین کوردستان ژینگەیەکی زۆر باشی هەیە و جێگای زۆر باشی هەیە بۆ گەشت و گوزار بەڵام خەڵکەکە زۆر هەیە پاکخواوێنێ پارێز بەڵام زۆر شێ بە عایلەوە دێدانیشی یان ئەبینی پاشاک وە خواردنەوەی لەبات ناو علاگەینێ و شارەوانی و شانە لەدابین کە ئێمە لە مەنتقەی سۆرانین لای جوندا و بێخەڵەوجانە بەڵام خەڵکەکە زۆر هەیە بەداخەوە دێن ئەوەندە زۆر پیسەکەن و یعنی خەڵکی بیانی زۆر دێتێن لە احتمالە بیانیش تەماشکردی بڵێ ئەو جێگالۆ ئەوە پیسە بەڵێ خەڵکەکە دەبی هاوکاروی بەڵێ کاک زیاد لە زاخۆ سەروان لە هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش بەڵێ ئەرکێ بە پاقش ڕاگرتنە جهێن گەشتیاری گرنگە هاوڵاتیژی لە بەرچاو بگە ji ber ku ev cihat keçêkirin eslên bûyî boî demeke xweş li vê cihê bi ser bibe kewata bi paqij ragirtina wî ev cihe cantir dibe û dikare baştir demê xwe bi ser bibe li ser heman babet Husên li şarî Silêmanî Xalîd li dukan kayek Husên waret baş باش ئەم کاتەوە باش سپاس کاک خەلیل لە دوکانەوە تۆش بەخێر بێت خۆش بیا خۆش کاک حوسێن لە ئێستادا تا چەند ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان و لە هەمان کاتدا ئەرکی هاوڵاتیانیشە بۆ بە پاک و خاوێن ڕاگررتنی شوێنە گەشتیارەکان بە تایبەتی وڵی برای بەڕێزم پێشکی بام شتێکە پێ بڵێ من خۆم گەڕاوم لە سلێمانی دانشم بەڵام ناوچەی شەقلا و پیرمام و بێخاڵ و گەلیوانە زۆر گەڕاوم بەڕاستی یعنی هیچ شوێنێکی گەشتیاری پێوە دیار نییە لە چ ڕۆیەکەوە شوێنی گەشتیاری بێگومان زۆر هەیە بەڵام ئەو شوێنانە چکێ مکاسیەکیان هەیە وڵی مقەسەرەتەوەی سێری بێخاڵەکەی من خۆم بێخاڵم بینیەوە بێخاڵ سێری کە هەرچین کۆکە پرەشتۆنە کۆوارەکوانەکانی کاتی زووی حکومەتە دانراوەتەوە یعنی هیچ پاک و تەمیزیەکی پێوە دیار نییە اینجا من خۆم ئەگەر بۆ ئەوش بڵێ بۆ خۆڵ و خاشاک فڕیان و سەیرانکردن و گەشت و گوزار من خۆم تەقەنعەت کە عایلەم بە تەنیشتەوە دانیشتۆ لە قەشخۆڵی عایلەم لە تەنیشتەوە دانیشتۆ لە قەراخ یعنی زۆر بە شێوەیەکی ناچی نانەشت فڕای لەسەر و جادەیەش بەڵێ هەر هەمان پرسیار بکایك خەلیل لە دوکانەوە بێگومان دوکانی شوێنێکی دیاری گەشت و گوزاریە لە کوردستاندا بەڵام کاتێک گەشتیار لە شوێنێکی گەشتیاری عایلەیەک دانیشە بۆی کاتێکی خۆش بەسەر بە کۆمەڵێک کەس چەند لە تەنیشتەوانە دانیشن و گۆڕانی ئالێن و دەنگیان بەرچەکەنەوە و کاتەکەیان لێیان تێکەدەن ئەمە تا چەند لە ئێستادا هەیەەوە گەر هەبێ ئەمە تا چەند ڕێزنەگرتنە لە ئیرادە و لە ئازادیەکان و لە تێگەیشتنی بەرامبەریش وڵا زیاتر ڕۆژی زمانە ئەو شتانە ڕوودەدا بەڵام من یەک پێشنیارم هەیە من لە دوکان دانیشین زیاتر تەنەکە خۆڵەکانمان ئێواران جوان خاوێنی یەکەینەوە تێکەینەوە بانیان دێەوە ڕژاوە مەنگا تەواو هەراسانی کردوین ینی نەمامیشمان چەخاندوون نەمامەکانیشی خواردوون ینی شارەوانی دوکان هیچ بڕیارێکی وای نییە بڵێن ئەو مەنگانە قەتحەکە بێنە ناو ماڵەکان ینی تەنەکە خۆڵەکان ڕۆژی چوارجار ڕاستیانەکەینەوە خاوێنی یەکەینەوە کە زیارەوە خۆیەتی دوای دەدەقا مەنگا دێ دێڕێژێتوانی جادە و شەقامەکانی تەواو پیس کردووە ئەوە دراوسەکانیشم هەمومان هەراسان بووین بەڵێ حسێن لە سلێمانی خالید لە دوکانەوە سپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باشە ئارام لە ڕانیە ڕەجەب لە ئاکرێ کاکەڕامی ئێوارەت باش هەموو کاتێکتان باش ئێوارەتان باش سپاس کاک ڕەجەب لە ئاکرێ ئێوارەی جەنابیشت باش کاک ڕەجەب هاوڕێی بەردەوامەی مایکی خەڵک ئەو کاتت باش بەڕە زۆر خۆشحاڵم کە لە ئاکرێەوە لەگەڵتان بەژاری دەکەم سپاس کاکەڕام ئێستا باسییان لەوا کرد ئەو دوو پەیوەندی پێشتر بە تایبەتی کاک خەلیت کە لە ڕووی کە شارەوانی چاودێریەکی باشی شوێنە گەشتیارەکە ناکە بە تایبەتی کە دارێکە ڕوێنێ لەسەر شەقامەکان ئەم دارە بە شێیەکی با سەغ بێرناکە گەلێ جارە بێتەوەی زیان پێگەاندنی لەلایەن حیوانەکانەوە ئەمە تا چەند
کاریگەری هەیە و تا چەند پێویستە چاودێریەکی وردی ئەم شوێنانە بکرێت. بەڵێ بێگومان بنەماکانی توانستی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەمە ڕاستیەکە و بەچاو دەبیندرێت کە دار و درەختێکی سروشتی زۆرمان هەیە. جگەلەوە دیار و درەختی تریشمان ڕواندووە لەسەر جادەکان لەسەر شەقامەکان بە شێوەیەک لە پارکاندا، بەڵام زۆربیان لەنا دەچن، زۆربیان وشک دەبن، زۆربیان شارەوانی و حکومەتی بەرپرس نییە کە دەیچێنێ و تەواو ساڵانە دەڵێ 2 ملیۆن دەمامسان، بەڵام هیچ خزمەتی ناکە. ئەوجار بۆ خۆمان من خۆم وەکو تەڵەبەیەکی وەکو گەشت و گوزاری و دەچووی گەشت و گوزارم لە پەیمانگەی دەچووی گەشت و گوزارم، ئەنی ئەمە خوێندومانە بڵین هەموو بنەماکانی توانستە گەشت و گوزاریەکان جوگرافیای گەشت و گوزار بنەماکانی فنداقی سیاحیمان خوێندووە لە هەموو بوارەکاندا کە گەشت و گوزار بنەمایەکی سەرەکی وڵاتە، ئابووری سەرەکی وڵاتە، نەوتی ئاینی کوردستانە، ئەنی دەبێت سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە باش بزانن کە نەوتی ئاینی کوردستانە گەشت و گوزار. بنەماکانی گەشت و گوزار توانستە گەشت و گوزاریەکان لە هەرێمی کوردستاندا مستەوفەرە، تەنها بەیاغدانێکی کەمی دەوێت، ئەنی باوام بەیاغدانەکە نابیندرێت. بەڵێ کاکێ نەمام دەچێندرێ بۆ نمونە ئێمە وەکو لە ڕانیە هیچ بنەمایەکی گەشت و گوزاری ینی تێدا نابیندرێ. بەڵێ کاکێ ڕەجەب تێدا بەدی دەکرێت، بەڵام حکومەت هیچی نەکردووە. بەڵێ کاکێ ئارام ببوورە بە کاک ڕەجەبیش دەمێکە لە سەرێری پەیوەندیە. کاک ڕەجەب لە هەرێمی کوردستانە ئایا تا چەند ئەرکە هاوڵاتیانیشە کە پاک و خاوێنیام شوێنە گەشتیاریەکان بپارێزن کە چاودێری حتا چاودێری ئەو نەمامانە بکەن کە ئەڕوێنێ لەسەر جادەکان لە شوێنە گشتیەکان بۆی چونکە ئەم نەمامە لە پێناو ژینگەیەکی پاک و خاوێن لە پێناو هەوایەکی پاک و خاوێنە، تا چەند ئەمە ئەرکە هاوڵاتیانیشە هەست بە مەسئولیەتی بکەن لە بەرامبەرەمە؟ بەڵێ بەڕاستی 100% ئەرکی هاوڵاتیە، چونکە حکومەت ناتوانێت هەر نمامێک و پاشاوانێکی لە بندا بنێتن یاخود هەر نمامێک و باخەوانێکی لە بندا بنێتن. دەبێ ئێمەی هاوڵاتیانش پابەند بینی وە بایەخیان پێبین. زۆر جار بە چاوی خۆم بینی ومە تایبەتش لە نێو شەقامەکان و لە نێو پارکەکاندا لە شوێنە گشتەکاندا بە تایبەتیش مناڵان لەبەر چاوی گەورەکان دارەکان دەشێنەوە، زۆر جار گەورەکانیش بگرە دارەکان دەشێنەوە. ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە بۆ ئێمەدا. بەداخەوە دەبێ ئێمە هەوڵ بدەین وڵاتەکەمان زیاتر نمامەکان بڕوێنین. ئێمە زۆر جار دەبینین نمام دەڕوێندرێتن بەڵام دواتر بایەخی پێ نادرێتن و لە هەمان کاتێکدا زۆر جار نمام چاندراوە بایەخشی پێدراوە بەڵام دەبینین هاوڵاتی ئەو نمامانە دەشکێنن یاخود چەند ناخۆشیێک بەرامبەر ئەو نمامانە دەکەن یاخود بە چەند نووسینێک لەسەر ئەدارەکان دەنووسن. زۆرمان بەچای خۆمان بینیوە. بەداخەوە ئەرکی سەرەکی هاوڵاتیە دەبێت ئێمە خۆمان هەوڵ بدەین ئەو دارانە گەورە بکەین، هەوڵ بدەین. ناکرێتن حکومەت هەر دارێک و باخەوانێک لە بندابنی، ئەوە زۆر زۆر زەحمەتە. بەڵام ئێمە هەر کەسەکە لە خۆمانەوە دەست پێ بکەین نمامەکان پارێزین و نەکەین کەسێک دیچەند دارەکان دەشکێنێتەوە یاخود حەویانێک دەچێتە ناو دارەکان. ئێمە هەوڵ بدەین ئەو لە ناوی دەربکەینە دەرەوە تاکو دارەکان بە بەڵێ کاکی ئارام لە ڕانیە کاکی ڕەجەب لاکرێ سوپاس خوێندەکانتان ێوارەتان باش. بەڵێ بینەرە بەڕێزەکان بێگومان ئەرکی هاوڵاتیانیشە ئەوانیش چاودێری ژینگە بکەن، چاودێری دارەکان بکەن، چاودێری پاک و خاوێنی شوێنە گەشتیارەکان بکەن بۆ ئەوەی بە هەمووان پێکەوە بتوانین ئەو شوێنانە بپارێزێن بۆ ئەوی هەموو کاتێک شوێنێکی هەڵکەوتو بێ بۆ ئەوی کاتێکی خۆشتیان بەسەر بن. ئێستاش ئەچینە جادەی کوردستانی بۆ سەرنجی خەڵک لەسەر هەمان بابەت فەرموون. هەرە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی شوێنە گشتیەکان بەڕای من هۆکاری سەرەکی خەڵکە لەبەروەی خەڵک پێویستە پابەند بێ بە ئەوەی کە هەر یەکە و بە شێوەیە کە ئەشیای دوای خۆی بەجێ نەهێڵە لە جێگا گشتیەکانە، چونکە حکومەت ناتوانێت هەموو ئەو شوێنانە پابکاتەوانە شوێنە گشتیەکان. پێویستە خەڵک پابەند بێ بە ئەوەوە کە شوێنە گشتیەکان پیس نەکات، پاشەڕۆی خۆی دوای خۆی بەجێ نەهێڵێت. پێویستە پابەند بێ بە ئەوەی کە هەموو شتەکان کۆ بکاتەوانێ. هەندێشتیش هەیە کە پاژماوە بەجێ ئەهێڵی لە شوێنە گشتیەکانە ئەمێنێتەوە، پێویستە ئەمانە هەر بەجێ نەهێڵدرێ. وەک بۆ نمونە شوشە ئەمە چەند ساڵێکیش بەجێ بمێنێ هەر ئەمێنێتەوە. جا لەبەرەوە پێویستە خەڵک هۆشیار بێت بە شێوەیە کە هیچ شتێک لە دوای خۆ بەجێ نەهێڵێ، چونکە ئەمە مڵکی هەموو هاوڵاتیەکە. پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەک کە بە شێوەیەک پابەند بێ بە ئەوانەوە بە کۆکردنەوەی شتومەکانی دوای خۆی، چونکە ئەمە دەتوانین بڵێن
بەجێهێشتنی ئەم شتانە زەرمەندە بۆ هەموو هاوڵاتیەک دەبێتە زەرەت بۆ زەرمەند بۆ گشتی خەڵک پیسبوونی ناوچەیەکێکە لە هەرێ هۆکارە سەرەکیەکان بۆ تێکچوونی ژینگەش پێویستە بۆ ژیان جا لەبەر ئەوە پێویستە ئێمە بە پاکوخانی ڕای بگرین. یانێ شوێنەیە کە تۆ ئەچی سریەکەی یعنی حەز ناکەی دانیشی ئەمە لە بەرچی لەبەرەوەی کە شوێنەکە پیسە ئەگەر حکومت و کارێکی باشی هەبێ کۆمپانیایەکە بێ بۆ پاکردنەوەی شوێنە گشتەکان و هاوڵاتیانی شخاص بۆ خۆیان هەر تۆزێک چاو لەو بکەن کاتێک لە ماڵەکەی خۆیان پیس بێت حەزەکەن پاکی بکەنەوە باش شوێنە گشتەکانی جواب بێ با ئێمە دایمە هەوڵ بدەین شوێنەکانمان پاک بکەینەوەوانێ بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی زۆر باش هاوکاری حکومت بکەین و هاوکاریش پێویستە لەناوان هەردوو لا بێ و حکومت پێویستە خاز ئەو کۆمپانیای کە ئەرکی پاکردنەوەیان لە ئەستۆیایەوە پێویستە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی گونجاو شوێنەکان پاک بکەنەوەوانێن. بەڵێ هوەر بارزانانی لەسەر تۆری کۆمەڵاتی PGNRT ئەڵێ ئەگەر خەڵک بە جوانی شوێنە گەشت و گوزاریەکان بپارێزێتەوە بێگومان حکوومەتی زیاتر خزمەت گوزاریە زیاتر پێشکەش دەکات. بەڵێ هەر لەسەر هەمان بابەت بەشدار لە سەیسایق باوکی محەممەد لە سلێمانمان لەگەرە کاک بەشداری وارد باش باوکی محەممەد توش بەخێر بێت کاک بەشدار لە تۆ دەست پێکەین زۆربەی ئەوانەی کە پێش ئێوە بەشداری لە بەرنامەکەکێت تاکی لەسەرەوەیکەن کە پاک و خاوێن ڕاگررتنی شوێنە گەشتیارەکان ئەرکی هەموو لایەکە بە تایبەتی هاوڵاتیان قسەکانی جەنەبە لەسەرمە چێ فەرموو. بەڵێ بە تەکید ئێمە ئەگەر لە ماڵانەوە دەست پێکەین سەرەتا ئەمجا بۆ شارەوانی و دیسان و لێەوە بۆ شوێنە گەشتیارەکان تاوان هەموو کەسێک لە ماڵەوە بەڕاستی خاشاکی ماڵ و پاکە کات و دانە لە بە دەرگاکە شارەوانیەت هەڵێگرێ ئەمە تەنها ئەرکی شارەوانی لێرە ئەوەیە بێت ئەو خۆڵ و خاشاگە هەڵگرێ و بیبان نەک پاکی کاتەوە بەڕاستی یعنی پاکردنەوە بەڕاستی لەسەر خەڵکیە یعنی کە من پاپیسیکەم ئەوە لەم کاتەیە بێ دوو لایەن زەرەکە هەم من هەم دووەم لایەنش ئەوەیە کە شارەوانیە بێت پاکی کاتەوە ئەمە لەسەرەوە لەسەر ماڵان بڵێن لەگەڵ شارەوانی بەڵام ئەگەر بینێ سەر گەشتارەکان منەوەکەوەی کە زۆر نزیکم لە سەیرانگای ئەحمەداوەوە خۆدانی زۆرە بێکەن بەڕاستی بەڵام لە ڕاستیە من ئەوەی کە خۆم بینیمێتم چەند ساڵێکە سەردانی وەرگی خزمەت گوزاری زۆر کەمی بۆ کراوە بەڕاستی ئەوەی کە خزمەتێکە خاوەن ئەو باخانە کە لەوێن ئەو ئەرزانەیەم بەکرێ یعنی تەنها بەس ئەوانن شوێنەکان پاکەن و تۆزێ خزمەت گوزاریان بۆ کرد و کەپیان بۆ دروستکرەوە لە ڕاستیە یعنی پێویستە لەسەر حکومت کە ئەمە لەوانەیە داهاتێکی باش بگێڕێتەوە بۆ هەرێمی کوردستان هەموو شوێنە گەشتیارەکە ناگەن ئەحمەداوە بگرە هەموو سرایانی کردی کوردستان پێم وایە ئەگەر حکومت هاوکاریکی باشی ئەو سەرنگاران بکات بەڕاستی داهاتێکی باش بوو هەم بۆ خەڵکەکە گەردە هەم بۆ حکومەتیش لێرەدا هەردوو لایەن ئیسفادەیەکە یەکەم هاوڵاتی دووەمیش حکومت بێگومان باوکی محەممەد پێویستە بە تایبەتی هەرێمی کوردستان کە شوێنی هەڵکەوتووە بە تایبەتی شوێنی گەشت و گوزاری زۆر باشی تایە پێویستە چی بکرێت لەلایەنە پەیوەندیدارەکانەوە ئەم شوێنانە سەر لە نوێنی جەم بکرێنەوە بە شێوەیەکی دروست بکرێن کە هەڵکەوتوو بێ بتوانێت پێشوازی لە ڕێژەیەکی باش لە گەشتیاران بکە و خزمەت گوزاریەکی باشیش پێشکەش بکە هەم لە ڕووی ئابووریشەوە هەم خەڵکێکی زیاتر ڕوت لە هەرێمی کوردستانەکەن هەم خەڵکی هەرێمی کوردستانیش ئەبنە خاوەنکار. باوکی محەممەد بەتەکی دەبێت حکوومەت هەوڵێکی باشتر بات ئەبێت زیاتر احتیمام بە شوێنە گەشتیارانە بدات لەبەرەوە زۆر شوێنێکی باشە چونکە خەڵکێکی زۆر لە دەرەوە یێت ئەگەر ئەو شوێنانە احتیمامی پێ بدرێت بۆ باشترە و یعنی خەڵک شوێنی باشتر بڵێن ئەگەر ئیسراحە دەکات لەو شوێناندا. بەڵێ باوکی محەممەد لە شاری سلێمانی بەشدار لە سەیسایقەوە سوپاس پێوەندەکانتان ئێوارتان باش تەماشەوانە نێجا لە دهۆکێ و لە باژارە و لێرێ بەرەیە هەژمارە تەلەفۆنێک کۆرەک تێلێکۆمین دەکارن تەبلی ناف بەرنامای بن بێگومان لە دهۆکێ گەلێک جێن گەشتیاریان باشەنە مینا سولاوێ مینا ئینشکێ گەلێک جهێندن لە زاخۆ لە دهۆکێ گەلیە دهۆکێ سەدێ دهۆکێ زایتە گەلێک جێن خۆشە نەشەقلاوە هێن دەکارن تەبلی ناوە بەرنامای بن سەبارەتی وان جیهان و ئاوایە خزمەت گوزاریان وان جیهان و پاک و خاوێنی و پاقژیە وان جیهان سەرنجە بچونین خوانیشان بدەن و پێویستە لایەنە پەیوەندیدار ji her دوعالیان لایەنە فەرمی و لایەنە هاوڵاتیژی چی بێتەکردن وایە ئەف جهە باشتر ببن و بکاربن باشتر خزمەتە هاوڵاتیان بکەن. هەردی لە خاڵان لەگەلمانە کاک ئەردیام کاتەوە باش
ئەم کاتدان باش ئەم کاتی بینەرانش باش سپاس کاک فەرمان بەخێر بێجان کاک فەرمان لە کەرکووکەوە سپاس کاک کردی پێویستە چی بکرێت لە ئێستادا لە کوردستاندا کە ئەوەش شانسێکە کە ژینگەیەکی هەڵکەوتۆ شوێنێکی باشی هەیە بۆ پەراپێدان و گەشەپێدانی شوێنە گەشتە گوزاریەکان کە لە داهاتوودا ئەکرێ ئەمانەش داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنێ وڵا بە حقت ئێمە شوێنی گەشتیاریمان لە هەرێمی کوردستان زۆرە ئەرکی پاراستنیشی لەسەر هەموو لایەتمان پێویستە بەڵام نازانم تا چەند لایەنی پەیوەندیدارش بەرپرسیارە لێ ئێمە ئێستا بۆ نمونە لە کۆمەلگای خەڵخەڵان شوێنی گەشتیاریمان هەیە کە دەم زوێیەکەیە شوێنێکی زۆر خۆشە لە باتی پرۆژە خزمەتگوزاری بە حقت پرۆژە خزمەتگوزاری تا ئێستا نەگەیشتووەتە لای ئێمە بۆ دەم زوێیەکە بکرێت شوێنی گەشتیاری بەڵام ئێواران خەڵک بۆ خۆی هەر خۆشە و لە کەرکووکەوە خەڵکش دێ بۆی ئێستا خەشارانی خەڵخەڵان هەستاوە ئەلۆی بردوێتە ئێ لە باتی ئەوەیە کە خزمەتگوزاریەکە ئەلوێیشی بردووە ئەلوێش خۆمان نەزانین هەمومان دەزانین ئەوە پاکی ناکات ئەو ناوە ینی پاکراگرتن نییە جا نازانم ئێمە داوای لە هاوڵاتیەکەین حکومەت خۆی داوای لە هاوڵاتیەکە کە ئەو شوێنانە پاکرابوویە بەڵام شارەوانەکان کەچی ئەڕوا لە بەرژەوەندی چەند کەسێک بردوێتە شوێ بردوێتە دەم زەیەکە شوێنی گەشتیاریەکەی لە خەڵکەکەی گرتووە ئێستا ئەلوێی لێیە بەڵێ کاک فەرمان تا چەند ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە بە تایبەتی شارەوانی بۆی زیاتر چاودێری ئەم شوێنە گەشتیاریەکەم کە زیاتر پاک و خاوێنی ڕابگرێت برا گەورەکە مەڵی من یەک پێشنیارێکمە لە بەرنامە بەڕاستی بەرنامە زۆر جوانە من داواکارم لە شارانی کەرکووک هیچ سەیرانگایەکمان بۆ نەکاتە بەس ناو گەڕەکەم بۆ پاک جوان کاتەوە برا گەورەکەم سایە مناو گەڕەکەمان عینی خەڵکی هیوای لاتە من بەڕاستی لە گەڕەکە حڕی قسە دەکەم ئەو گەڕەکە ئێمە وای لاتە ینی خۆمان پاکەکەینەوە یانی کۆڵانی خۆمان بۆ نمونە ماڵی 50 زەماخڕە گرێت جۆگایمان دروست کردا هەموو ڕژ لۆرە هێرمێنێ یعنی شارانی کەرکووک بەڕاستی لانە خەوت بێ ئەگەر هیچ شوێنە نەبێ هەر بەڕاستی کەرکووک هیچ شتێکی نییە نە سەیرانگایەکی نە شوێنێکی بۆ خۆمان هەر لە ماڵداشینە دەستخۆشی لە حکومەت هێرمەکەم لە بەرنامەیەوە کە بەڕاستی ئەو کارەبای مازیاد کرد 100 میگاوات کارەبایمان داویمان بەڕاستی وای لە ماگرت نەخینچین لە کەرکووک کەواتە لە کەرکۆک کە وەکو جەنابەتی ئیشارەت پێدا لە ناو گەڕەکەکانتان شارەوانی وەکو پێویست خزمان دەکا ئەی شوێنە گەشت و گوزاریەکانی کەرکووک تا چەند خزمەت دەکرێن والله بەڕاستی ئەو شوێنە خزمەتگوزارانەوە گشتی هینە بڵێ پارکە ئەو خەڵکە ڕۆبیانە بۆ پارکە ڕۆمەختەوە پارێز شوێن خزمەتگوزاری واتیان یانی خەڵک بەڕاستی چەمێ یان شوێنی ئاوی وایە لێ بێ بەس بەڕاستی گشتی پارک و شتی وایە برا بەڕێزەکەم بەڵێ بەڵێ کاکردی لە خاڵخاڵان فەرمان لە شاری کەرکووکەوە سوپاس پێوەندەکانتان ئێوارەتان باش هەر لەسەر هەمان بابەت سەربەست لە شەقڵاوە ئاسۆ لە سووران کاک سەربەست ئێوارەت باش سپاس کاک ئاسۆ لە سوورانەوە ئێوارە جەنابی شت باش بەخێر بیت کاک سەربەست شەقڵاوە یەکێکە لە شوێنە گەشتیارە زۆر گرنگەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا ڕەوشی ئەم هاوین هاوارە ڕەوشی شەقڵاوە لە چه ئاستێکدا لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە گەشتیارەکان لە ئاستی ڕاگررتنی پاک و خاوێنی بەشەیەکی گشتی بەڕێزم دیارە پێشە شتێک دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانە دیارە گەشت و گوزار بەشێکە لە بەرزکردنەوەی داهاتی وڵات بەتایبەتیش ئەو شوێنەی کە گەشت و گوزاری لێبێت وەکو بڵێن شارۆچکەکانی ماڵێن نمونە شەقڵاوە ئەو شوێنەکانی تروکە إلى آخره بەڵام من وەکو خزمەتگوزاری لە شەقڵاوە خزمەتگوزاری دەوڵەتی هیچیان نییە نایبینم کاتی خۆی دوو ئوتێل هەبوو دوو ئوتێلی حکومی هەبوو یەکیان فندق سیاحی شەقڵاوە بوو ئەوەی تریان فندق خانزاد بوو بەڵام بەداخەوە هەردووکیان تاپۆکران لەسەر ئەشخاص ئەوە نەما بڵێن دەستی سیاحی حکومەتی لەناو نەما بەڵێ وجگە لەوەشدا عقلیەتی سیاحی حکومەتی لەناو نییە ئێستاکە لە ئێستادا کای سەربەست ئەلام ساڵدا بە تایبەتی لە مەرزی هاوینەدا ڕێژەی گەشتیاران کە سەردانی هاویناواری شەقڵاوەکەن چوونە جیاوازی لەگەل ساڵی پار چوونە باشە ئێستاکە تەبان دیارە ئەو ساڵ و پار و چەند ساڵێکی کەس خصوصیەتی خۆی هەیە شەقڵاوە لەبەر ئەوەی ڕەمەزانەکەوێتە ناو مەوسمی سیاحە یەک مانگ لە سیاحە دەکوژێتن بەڵام لەو فترێدا تا دەگاتە مانجی ڕەمەزان دیارە بە ئیستیمڕاریەت سیاحە دەستی پێکردووە و دەبێتن بە تایبەتیش لە چوارشەمەوە تاکو جومعە زۆرە بەڵێ بەڵام لە بڵام ڕۆژەکانیکە تۆزێ خەفیفترێ بەڵام بە شێوەیەک بەڵام شتێک هەیە لە شەقڵاوە ئەو عەدەدە سیاحی کە دێتە شەقڵاوە ئیستیعابی ناکات لەبەر ئەوەی حکومەت
لجاتي اوي تشجيع بكاو سلفات بدات خلشي ام صاحب باقصه كان وصاحب شي نفسي كان بلكم منع يعني كان ناوي خانوشي كذا فان كداهاتي شقواوه هم بكري داني خانو كبريسا بەڵێ کاکی لە سۆرانەوە بێگومان سۆرانیش چەندین هاوینە هاواری زۆر باشی لێ وەکو بێ خاڵ گەری علیبەیک لەم هاوینە هاوارانە ئەگەر تۆ لە نزیکەوە ئاگادار بێ تا چەند ئەتوانن بە شێوەیەکی باش پێشازی لە گەشتیارەکان بکەن بە تایبەتی چێشخانەکان بە تایبەتی مۆتێل ئۆتێل پاک و خاوێنی تا چەند هەڵکەوتووە بەخۆشی بەتامەکەتان لێکم دەوەرەی جوانە بەڵام لە سۆران میوانم بەڵام ئەوەی من ناولێ ڕێگەهاتمەوە بۆ سۆران قەڵەباڕێکی زۆر هەبوو لەسەر ڕێگاکان ڕەگار بوو لێەکان کەم بوو فراوان نەبوو بۆ گەشتیارانی زۆر 3 ساعت چاوەڕان بووم بەسە تا گەشتمەوە بۆ نەفسەر سۆران بۆ هەم هاوڵاتی و هاخم کرد کە تەرخە من لەوەی کە هۆی ئەو قەرەباڵغیە بچای گەنیتەوەیە ڕێگابانەکان وەکو پێویست خزمەتیان نەکەرەوە بۆی ئەم ڕێژە سەیارە زۆرە لە خۆ بگرێت بتوانێت بە شێوەیەکی باشتر هاتوچوو بکەیت یەک ڕێگاوبانەکان بۆ تاسە و بەرزی و نزمی و ئەوانەوە و ئەوەی کەم کارتەخمی هاوڵاتیانیش کە سارەکان لەسەر زیاتر ڕاگرن و بۆی لەگەڵ قەڵەباڵغیە بەڵێ سەربەست لە شەقڵەوە ئاسوو لە سۆران سوپاسپێندەکانتان ئێوارەتان باش کەژان لە شاری سلێمانی عەبدولکەریم لە شاری هەولێرەوە کەژاڵ خانێوارت باش کەژاڵ لە شاری سلێمانیەوە سوپاس عەبدولکەریم لە شاری هەولێرەوە کاکی عەبدولکەریم ئێوارەت باش ئێوارەتان باش سوپاس کەژاڵ خان لە تۆ دەست پێکەین لە ئێستادا شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان تا چەند ئەو شوێنانە کە خەڵک بەپەڕوج بێ بچێ سەردانیان بکاو و کاتێکی خۆش تیا بەسەربەت بڵێ بەڵێ گیان دەست خۆش بۆ تەوارەکەت کاتاکەرگیان بەڕاستی من ئەڵێم یعنی دەشت و گوزار خۆشە کەسێکم بڵێن هەر نەبێنە دە ساڵە بڵێن نە ساڵێ مانگێ جارە دەربچێت دەست بەڕاستی گەڕاتەوە بۆ لای کۆمەڵگا ئێستا ئێمە بۆ نمونە ئەم هەفتەی پێشوو جمعات چوین بۆ سەفرە بەڕاستی کە ئەو کەسەی کە دانیشت بوونانەکەی خوارد ئیتر حەچێکی مایەوە لە نان خواردنەکە بەجێ هێشت والله نەمهێش بڕوە بۆتم ئەرێ خوشکەکەم خۆ تۆش ئافرەتێکی منیش ئافرەتێکم دەوەرە علاگەیەک بێنێ ئەیوت چی لێ بکەم بێ بم بۆ کوێ ئەیوتم خوشکەکەم تۆ هەڵەسیوە ئەوڕێ ئێمە لە شوێنە دانیشتین ئەوە چۆن نەبێت قبوڵەکە والله نهێشتم خەسی علاگەیەکەوە بردی لەگەڵ خۆیە یعنی ئێمە لە خۆمانەوە دەستی پێ بکەین کاکە گیان یعنی شارەوانی خۆی یعنی بڵێن کەم تەرخەمە یعنی بڵێن خەڵک ئیش ناکە پارێ موچەی کەمە ئێمە بێ لە خۆمانە دەستی پێ بکەین لەو شوێن دانیشت هەر دڵەکەی خۆمان بکەینەوە یعنی ئیشی حکوومەتیە بەڵێ کاکی عەبدولکەریم لە هەولێرەوە بێگومان حکوومەت بۆ خزمەتی هاوڵاتیان دامەزراوە حکوومەت وەکو دەستگایەکی جێبەجێکارە یاساکانی پارلەمان جێبەجێکە بۆ خزمەتی گشتی بەڵام تای ڕۆشنبیری تاکی ڕاوشنبەری هاوڵاتی تا چەند دەبێت لە یاسێکی بەرزا بێت بۆی بتوانێتەوەیش هەست بە بەرپرسارەتی بکات لە بەرامبەر ئەم خاکە لە بەرامبەر ئەمنەتەوە لە بەرامبەر ئەو شوێنە هەستیارەکان شوێنە گرنگەکان بە تایبەتی شوێنە گەشت و گوزاریەکان تا چەند ئەرکی هاوڵاتیشە پاک و خاوێنی ئەم شوێنانە ڕابگرێت بەڵێ زۆر سپاسان دەکەم حەز دەکەم من ئاماژە بە شتێک بکەم گەشت و گوزار لە هەموو وڵاتانی جیهان کە سیر دەکەین گەشت و گوزار دەتوانین بڵێن ئەگەر لە وڵاتێک نەود نەمینێ گەشت و گوزار یعنی ئەوەی دووەمە بۆ ئەوەی دارایی بواری داراییدا و بەرەو پێش بەرز بوونەوەی ئاستیدا ئەو وڵاتە و دەتوانین بڵین گەوهرێکی زۆر زۆر بە نرخە گەشت و گوزار بەس کاکە بە ئێمە لێرە شتێک بڵین ڕاستە لەوانەیە حکوومەتیش کەم تەرخەمی هەبێ لە بازێ بواردا بەس من شتێک باز دەکەم کە بە چاوی خۆم بینیمە شوێنێک هەیە پشتەی تەڕەی هەولێر کە حکوومەت کورسی و مێزی داناوە بۆ ئیسراحەتی خەڵکی کە لەی لا دەدەن و ئیسراحەتی لێ دەکەن بە چاوی خۆم بینیومە کابرا لەی دانیشتووە پاش ئەوەی دانیشتووە کە خواردوویەتیەوە لێ بتڵەکەی لەسەر مێزەکەی شکاندووە بتڵەکەی لەسەر مێزەکەی شکاندووە والله بە چاوی خۆم دیتومە سەری مێزەکەی یعنی بە تۆڤزی بە دوان دانیشتون لایدن ئێکاکە
تۆ ئەگەر لە حکوومەت عاجزی ئەوە زەرەر بە بەرژەوەندی گشتی دەگەێنێت بێگومان جا ئێمە یعنی هەندێک شت هەیە بەس حکوومەت تاوانبار نەکەین تێدا خۆ تاوانبارین تێدا بەڵێ بەڵێ کەژاڵ لە شاری سلێمانی عەبدولکەریم لە شاری هەولێرەوە سوپاس خوێندەکانتان ێوارتان باش دوایم ناوبڕە لەسەر هەمان بابەت جارێکی دیکە بەردەوام بین بەڵێ دیارە gelek evên kopeyewendî kerî di nava vê bernameyê de taybet li ser vê babetî tekil selan dêtkirin ke pêwîst e kertê geştoguzarî pitir giringî pê bête dan pitir bête pêşxistin ji ber ku dihête kirin ev e bibe egerek ku dihateke zor bû Herêma Kurdistanê desteber bike bi taybetî li deverabehedînan jî bîna ran gelek cihên giringên geştoguzarî hene bîna geliyera şava sedê geliyera şava ku qerar jî ez barimî hatkedan ev sedê bête durustkirin ji bilêyan dê ku elektrîkê بۆ هەموو دەڤەرێ دابین دکە و دهێتە کەرم ببێتە جایەکی گەشتوگوزاری و پتر خەلکێ دەڤەرێ مەفاژێ ببینیت و پتر ئاستی ئابوووریەوان بەرسلێ بیت و ڕێژە بێکاریەژێک تاڕادایکی زۆر کێم ببیت بەلێ سەر هەمان بابەت هیوامان لەگەرە لە شاری سلێمانی هەروەها غەریب لە شاری هەولێرەوە کایکی وای وارد باش ئێوارەت باش کاکاریان سوپاس کایک غەریب لە هەولێرەوە ئێوارە جەنابیشت باش ئێوارەت باش سوپاس کاکیوە لە تۆ دەست پێکەین بێگومان لە هەموو وڵاتێکە بە تایبەتە وڵاتانەیە کە ژینگەیەکی باشیان هەیە زۆر گرنگی بە شوێنە گەشتوگوزاریەکان ئەدەن ئایا ئەو گرنگەی لە هەرێمی کوردستان ئەبینرێت لە ئاستی پێویستدایە بە شوێنە گەشتوگوزاریەکان بە دنیاوە نەخێر لە ئاستی پێویستان نیە ئەگەر تۆ بەراوردی وڵاتانی کە بکەیت بە لەگەڵ وڵاتی خۆمانە کوردستان بە تایبەتی جیاوازێکی زۆر ئەبینی ئەو کەسانی کە لە ئەوروپا باسی ئەوروپا بکەین کە لێوە ئەژین دڵسۆزیەک و متمانەیەکیان هەیە بۆ حکوومەت و بۆ وڵاتەکەیان بگرە زۆر دڵسۆزن ئەتوانم بڵێن لە ژیانی خۆشیان جوانتری باهێرێدن ئەگەر تۆ بچیت ئەو وڵاتە بۆ نمونە قاقازێکیش فڕێ بێ ئەو لە دواتەوە هەڵێک بێتەوە پێشت نادە بۆ فڕێیت بەڵام لای ئێمە دووشت هەیە لێرە کاکە یەکەمینیان ئەگەر تۆ بۆ هاوڵاتی ئەو هاوڵاتە چەندێک ئەو وڵاتی خۆشەوێت ئەو شوێنە گەشتیارەی کە ڕووی تێکات و تێ حەوێت چەندێک خۆشەوێت دووهەمیشیان بۆ حکوومەت ئەو شوێنە گەشتیارانەی کە هەیە خەڵک ئەچێت سەیرانی تیاکات و تەفری تیاکات ئەو پاژمانی کە بەجێ ئەهێڵێت من لەگەڵ ئەویان بکرێت عەلاقەیەکەوانێ و بسێنرێتەوانێ شوێنێکی تایبەت فڕێ بەڵام لەمەگەر هەیە کە حکوومەت بیکات ئەو عەلاقەی کە تیەکە ئەو هاوڵاتیە کەش پاژمانی خۆی کۆکاتەوانێ ئەتوانێت حکوومەت سەرلەی وادا بنێت کۆمەڵێک سەرلەی وادا بنێت کە بیکاتە ناوی و دوایی بە کەپس بێت برژێت نەیکاتە ناوچارگی خۆ لە ناوچارە ئەدڕێت لە ناوچارە ئەڕژێتە ناوی هەن چامێتەوە بە دوو پیس بوون ئەمە کەم دەرخەمێکی حکوومەتیشی تایە دووەمیشیان ئەگەرێتەوە بۆ هاوڵاتیان ڕێت نێ بۆ هەموو هاوڵاتیان خۆشم هاوڵاتیە مشارەم و ئەم کوردستانم من لە خۆمەوە دەست پێکەم لە ئاسی پێویستانین بە وڵاتەکەم و لەوا چێت زۆر باسیشم نەبێت جگەرێکی خۆم لە جامەکۆ فڕێمە دەرەوەیان شوشەیەک سادی خۆمیان قوتیە بیپسی خۆم فڕێمە سەر جادەکە چۆن لە بەرامبەرەکەم فڕێمیش فڕێ بەڵێ فڕێ نامەگە بزانم ئەبێتە شتێکی عیبە ئێستا نەبووە هەر سەر دەبووە عیبەش فڕێیان بەڵام هێشتا ماوە من بڕ نەکراوە بەڵێ کاکی غەریب لە هەولێرەوە پێشاندێک راپۆرتێکمان هەبوو لە ئاکرێ پەیامنێرمان لە ئاکرێ راپۆرتێکمان بۆ ڕەوانەکێت کە لە هەفتەیەکە بەدەیان ئاگر کەوتنەوە لە ئاکرێ دروست بە لەوەی کاوڵاتی لە ناو سەیارەکە جگارەکە فرەیادات و ئەبێتە سەبەبی هۆی کە ئاگر لێ بکەوێتەوە زەڕەر بە خەڵی بگانێ تا چەند پێویستە لە ئێستادا هاوڵاتیان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەست بە بەرپرسارەتی بکەن لە هەموو بوارەکانی ژیان نەک تایبەت بە بوارێکی دیاری کراوە لە هەموو بوارەکان بە تایبەتی بواری گەشتوگوزار کە بوارێکی زۆر گرنگە لە ئێستادا بۆ ئێمە شاری هەولێر غەریب محەممەد حەسان لە دانیشتوی پچئەنکاوە گەزنا زۆر خۆشحاڵین برا گەورەی عەزیزی من ئەوە بەنسبەت هیچ شتێکمان نییە بەنسبەت گەزنەی لە عەدیقات لە عابەتی منداران شتێکی تێدا بکەن داوا لە حکومەتی هەرێم دەکەم هاوکاریەکمان کە شتێکمان لۆدابین کە یعنی ئەنکاوە و گەزنا پێش دەقەڕێیە هیچ خزمەت گوزاریەکمان لە ڕاستی چۆنا لە ئاوەڕۆی نە لە جادەی نە لە کارەبای نە لە هیچ شتێکی داوا لە حکومەتی دەکەم ئەومان لۆکا دێبەدێکا بەڵێ کاکی غەریب داواکەت گەیشت بەڵام لەسەر بابەتەکە ئێمە کەرەمڕۆ بابەتی تایبەت بە شوێنە گەشتە گوزاریەکان ئەگەر تو سەرنجت هەبێت
والله سنجي من أمس أين نجلها ولا كان بس كل أما كمان نديك لجزني كذا كتير ذكر عن كاودي نسمع نديك بعد فيكم هذا سك النبي بعد تدبي بيك بس أما يسمعني بله نخوض أو بكاي زيادة بله لا كان الحكومة ما له جبت قالته أمن ممنوع ماشي وادارين لاينا بيواني دار كان جل سرنجا كان جنابت به كايكيوا لشاري سليماني غريب لهوليرا وسباس في عندك كانت نورتن باش كايا لهوليرا كايك طاير لهوليرا وبخير بيت كايك طاير بالله سايا لهوليرا ببورە فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم میوای سەرکەوتنتان بۆخوازم زۆر سوپاس فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆ سەبارەت بە بابەتەکەتان بەڕاستی بابەتێکی زۆر باشان هەڵبژاردووە هیوادارم هەموو کەسانی هەرێمی کوردستان دەیسودمەند بن بەڕاستی لە حکومەتی هەرێمی کوردستانە شتەکان نەکرێت خزمەتگوزاری کرێ بەڵام بە جوانی ناکرێت شۆن گشتەکانی شتەکان بەڵام بە جوانی نایکەن سەبارەت بەوش کەسەکانی ئەو کەسانە مرۆڤەکان ئەچن شتەکان پیسەکەن ئەی لە ئێستا شاری هەولێر باس لەوای کرێت کە شوێنە گەشت و گوزاریەکان زۆر گرنگیان پێداوە زۆر پێشخراوە ئایا لە واستەدان کە وڵاتیان بتوانن تیا کاتێکی خۆش بەسەر بەرن و خزمەت گوزاریەکانیش بە شێوەیەکی باش دابین کرابێ وڵی هەتا ڕادەیەک باشە بڵێ سەیە لە هەولێرەوە سوپاس پێیان دەکێتێ وارە باش مامۆستا هاوکارمان لەگەلە لە سلێمانی کاکە هاکارجیان دەستخۆشی بەرنامەیە لێ دەکەم سوپاس مامۆستاگیان فەرموو یاخوا بێوی زۆر سپاس وەڵاهی منیش پێم وابێ ئەو بەڕێزانەی پێش من هەمویان قسەی خۆیان کرد و قسەکانیان زۆر جوانە و منیش پشتگیریان دەکەم و دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی هەمویان تێبینی جوانیان هەبوو پێشنیاری جوانیان هەبوو من بەس تەنها ئەوەندە دەڵێم کە پاراستنی شوێنە گشتیەکان بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو تاکێکە یعنی بەڕاستی بە هەمووی نەگەڕێنەوە بڵێن حکوومەت ڕاستە حکوومەت لە هەندێک شتدا کەم تەرخەمی هەیە بەڵام پاراستنیش ئێمە خۆمان دەچین کاکە بۆ سەیران و گەشت و گوزار یعنی بەڕاستی وەکو بەڕێزێک باسی کردوتی لە یەکێک لە شوێنە گشتیەکاندا خەڵک چۆ ئاگری کردوێتەوە ینی بۆچی کاکە تۆ کاتێک کە خواردنێک دەخۆی کاتێکە دەچی بۆ شوێنێک خاک و خاشاکەکەی خۆت ینی بە جوانی کۆی بکەرەوە قەیچێکە بیکەرە ناو علاگەیەکە و ناو لایلۆنێکە و لەگەڵ خۆتا بێنەرەوە یا لە شوێنێکی ترا فڕێبە بۆ دەیستێنی بۆ ئەو شوێنە هەر بەڵێ مامۆستا شتێکی دیکەش هەیە هەر لەسەر هەمان بابەت لە زۆر جار لە شوێنە گشتیەکانە لە سەیرانگاکانە کە خەڵێکە چەند سەیرانەکەن کومەڵێک کەس دێن دانیشانەتە نیشانەوە بە دەنگێکی بەرز بە گۆرانی بەر شێوازێک بێتی ساژیانەکەن تا چەند پێویستە ڕێزگرتن هەبێ لەم شوێنە گشتیەکان ڕێز لە بەرامبەرەکەش بگرێت والله طبعا نەوەش ئەکەوێتە سەر خودی کەسەکان ینی بەڕاستی ئەویش ڕفتارێکی زۆر هاشینە حەقی وایانێ و کەسانی کە دەچن بۆ شوێنانە ینی ڕێز لە خۆیان بگرن ڕێز لە خەڵکی بگرن کەسێک کە دەچێت بەسەر گۆرانی دەڵێ یا دەنگ بەرز دەکاتەوە حەقی وایە بزانێت کە کەسێک ئایا گۆرانی بڵێ یاخود دەنگ بەرزەوە کا بەسەر ئەوە بەڵێ مامۆستا ئایا ئەو کەسێک کە ئەو دەکا خۆی ڕازی دەبێت کەسێکی تر بەرامبەری ئەو شتە بکات بەڵێ مامۆستا داوای لەبوورینەکەن دیارە کاتمان ئەوەندە ماوە سوپاس پێیان دەکێت مامۆستا هاوکار لە سلێمانیەوە هەروە پێشرا و ئۆمار ئەڵێ بەڕاستی ئاستی خزمەتگوزاری سەیرانگەکان لە ئاستێکی نزمدایە کە ئەمەش دەگەڕێتەوە بە حکوومەت بەڵام دەبێت هەرکەس لە لای خۆیەوە پاک و خاوێن ڕابگرێت کە ئەمەش دەکرێت بۆ ئاستی وشیاری خەڵک بەvێ ئەوەیەکی ئەماتنیە داویە بابەتەیر و سبەی هەفکارێ مشوان عادل جاردن دناوە بەرنامە مایکە خەڵێت دیێل هەوە لەسەر بابەتێکی تازە ئێوار باش.